لە هەفتەی هۆشیاری ئۆتیزمەوە سڵاو و میهرەبانی خوای گەورەتان لەبێ بینەرە دیزەکانم. ئیمڕۆ باس لە توانە و بەهرەدارێتی منداڵی ئۆتیزم دەکەین. بەڵام ئەم توانایە دۆزینەوەی توانە لە منداڵێکی ئۆتیزمدا یاخود دۆزینەوەی بەهرەکانی لەوانەیە لە سەرەتادا زۆر قورس بێ، هەتا وەکو دەیگەێنی و بیتە سەر ڕێچکەی خۆی ئەویشیان هەم بە هەمان شێوە قورسە. بەڵام کاتێک کە زانیت بەهرەکەی چێ و هەوڵ و ماندووبوونی تاوەتی لەگەڵدا وەکو خێزانێک دەتوانی ئەو بەهرێ ئەو منداڵە بۆ کاتێک بەکاربێنی کە کاتی منداڵەکە زۆر سترێسە، زۆر قەلەقە، تەواو بێزارە، دەرونیان ماندووە، تاوەکو تەواوی ئەو دەرون ماندوێتی خۆی بخاتە سەر ئەوەی کە بە بەهرەکەی دای بمرکێنێتەوە نەمێنێجا منداڵمان هەیە و کوێسەکە کاکە ڕەسەن ئەم پارچە مۆسیقایی بۆ ژەنگین ئەمەیان بەهرەیەکە لەو منداڵدا هەیە. هەندێک منداڵی ئۆتیزممان هەیە، مەلەوانە هەندێک منداڵی ترمان هەیە کە چەند زمانێک دەزانێت یاخود بۆ نمونە وێنەکێشێکی باشە یاخود بە هەر جۆرەك لە جۆرەکان بێت توانە و بەهرەیەکی باشی هەیە. ئیمڕۆ سەردانی دایکی کاکە ڕەسەنمان کردووە کە لە سۆشیال میدیای خۆیەوە بڵاوی دەکاتەوە بە بەردەوامی کە چەند ڕەنج و ماندووبوون و شەون و خونی و هیلاکێتێکی زۆری لەگەڵ چەشتووە تاوەکو گەیشتو بۆ ئەمڕۆی کە پیشانماندان. بەڵام ئەم ڕەنج و ماندووبوونە بەری ڕەنجێکی زۆر جوان و دەروونێکی زۆر ئارامی بۆ خێزانەکە و بۆ دایکی دابین کردووە. ئێستا لە شیرینخان دەپرسین سڵاوی خوارد لەبێ شیرینخان و یاخوا بەخێر بێ، خۆشحاڵم بە ناسین تو بەهاتنت. شیرینخان هیچ مبالغەی تێدا نییە کە تۆ هەمیشە وەکو سمبولێکی خۆڕاگەر وەکو دایکێکی دەروون دروست، بەڵام ئەو دەروون دروستە تەبعاً لە سەرەتادا کەسێکی زۆرلانە دەروون ڕووخا و لە ڕووی ئەم توانج و تعلیقی کە کەسان لیاندا بیلانێ زۆر کەسێکی هیلاک بووبی. بەڵام ئێستا کە بەردەوام ڕێنمایەکانمان پیشان دەدەی کە دەتوانرێت منداڵێکی ئۆتیزم هێز و توانە و قودرەتێک کە هەیەی ڕێچکەکەی بدۆزی و ئاراستەی بکەی بۆ ئەو توانە و بەهرەیە کە لە منداڵەکە دابوونی هەیە. یەکێک لەو منداڵانە نمونەیەکی جوان کاکە ڕەسەن. دەتوانی باسیەوەمان بۆ بکەی شیرینخان کە لە سەرەتادا چۆن هەستان بۆی کرد کە کاکە ڕەسەن جیاوازە پێم وابێ منداڵی گەورەی ماڵەوەیە؟ منداڵی گەورتان هەبێت کەواتە دەتوانانی فەرق بۆ جیازە بکەیت کە منداڵە گەورەکان چۆن بە ئاسایی بۆ نمونە لە تەمەنی ساواییدا هەندێک نیشانە هەیە کە تاوای منداڵانی ئاسایی هەیە، بەڵام ڕەسەن چی جیاواز بوو لەوان؟ بەخێر بێن، یاخوا سەلامەت بن. زۆر وەڵای ڕەسەن کە بوو بە پێنجمانگی گەشتکەی کرد. بەڵێ گەشتەکانیشی بە قووەت بوو. جا ئەو گەشتکەیە زۆر زۆر ینی بەڕاستی ماندووی کردین و زۆر دڵمان پێیوە بوو. جاکە گەشتەکەی هەر شتێکی بەسەری دەهات یان لەویماندا دەدیت وەمان دەزانیت تەسیری گەشتەکەیە. بەڵێ ینی کە ساڵ ڕۆیشت و 2 ساڵ ڕۆیشت و ئەوانە کە زانیمانەوە قسەکردنی تاخیر دەبێت زۆر شتی وەکو منداڵەکانی کەم نییە، ینی کوتمان ئەوە هەر بەتەنێ گەشتکە نییە. ینی پێشتر دەمان بردە دکتۆری ئەوەی تەبعاً دکتۆرەکانیش بەڕاستی ئەو کاتی زۆر ئەوەیان نەکردن. تەمەنی چەند بۆ کاتێک بە پێنجمانگی گرتی 2000 و چەند کاتە؟ 2000 زانیاری زۆر کەم بوو لەسەر ئۆتیزم. موالی 2000 ئەویش بە پێنجمانگی گەشتکەی کرد. جا زۆر شتوەم دەزانێ ینی کە تاخیر دەبێت ئەوەی گەشتەکەیە. دوایە سەبر کە ساڵ بۆ ساڵ ڕۆیش تێگەیشتین ئەوە ینی قسەکردنی تاخیر دەبێت، حڕەکاتی سیر دەکات، دەستی ئەوە لێ دەکات، خۆی منداڵەکان زۆربیان جوڵەکیان هەیە بە منداڵی زۆر هەی بوو. بەس ئەلحەمدولیلا وردە ئەوەم پێ نەهێشت. وڵات لەگەڵ بابی هەر بیرمان دەکردەوە دەبێت چ بێت، دەبێت ینی تەسیری ئەوە. دوایە خۆمان لە بەرنامە و بەرنامەی ئۆپرا هەبوو چەند جارێک باسی ئۆتیزمی دەکرد. ئەفلامی سینەما ینی دەرکەوت 1-2 فیلم ینی بابی دیقەتیدایە کە ئەو منداڵانە
عینی شت لە ڕەسەنیدا هەیە ئەو نیشانانە کە لە منداڵ ناو فیلمەکەیدا هەیە لە ڕستانیدا بەدی دەکرێت. ئەو جا تێگەیشتین و ئەوانە سەبر دوایش دکتۆرە ڕێزان کە هاتەوە بردمانە لای ئەوی شەر دەری خست کە ینی ئەوە ئۆتیزمە. لە تەمەین چەند ساڵی دکتۆر پێگوتن کە ئۆتیزمە؟ والله تقریبا 3 ساڵ 3 ساڵ ینی ئەو پەڕی جوڵەی زۆر و بێ ئاگایی و کەم تەرکیزی و بەس خۆی ئەوانە ئەو منداڵانە بەڕێی من ڕاستە شاشە تەلەڤیزیۆن باش نییە بەس بۆ هێ من کەرەوەی بۆ ئەوەی زیاتر ینی زمانی فێرە قسەکردن بێ ئەمن هەر لە منداڵیەوە مەسەلەن ئەوم بۆ دەکرد سیدیم بۆ دادەنا فلام کارتۆنی کوردی بۆی هەر گوێ لێ بگرێتەوە گوێ لێ بگرێتەوە و ینی حرەکات و شتیان لێ فێر بێت ینی توانای لاساییکردنەوەی تێدا بڵێ ینی جا لەگەڵی ڕۆیشتین و ینی تا ئێستا زۆر باشە. کاکە ڕەسان تا چەندی خوێندوێتی لە مەکتەب؟ 4 ساڵ لە مەکتەبی ئاسایی 2007 ینی ویستمانی ینی هەر لە ماڵێ نەبێ زۆر ناخۆشە ینی خۆی ئەمن زیاتر لەبەر ئەوم بوو فێری هەڵس و کەوت بێ نیزام بێ لەگەڵ منداڵی کە تێکەڵ بێ زیاتر لەوەی پێی بڵێم شەهادەک بێنێ ناستە شتەکانی ڕۆژانەی بۆ خۆی فێر بێت ئەو شتانەی کە زەڕورە ینی بردمان و بابی چۆ تەربیەی داوای کرد کە ینی لە مەکتەبەکی نزیک ماڵی خۆمان وەریگرن مامەستای تایبەتی هەبێ لە تەنیشتی دانیشتێ لە عینی پۆل مامەستایەک لە کنی دانیشتێ وەڵا بردمان و هەتا 4 ساڵی تەوان ئەوەش خۆی عەزابێکی سەیر بوو کە من دەمبرد و دەمهێنایەوە و ڕازی نەدەبوو هەموو ڕۆژ خۆت لەگەڵ دەچووی؟ هەموو ڕۆژ خۆم لەگەڵی دەچووم هەتا تەواو دەبوو ینی خۆشم دەمهێنایەوە بەڵێ کاتە ماندووبوونێکی زۆری 4 ساڵ لەگەڵی بووم بە ساڵی یەکەم و دووەمی زۆر زەحمەت بوو سێم و چوارەم فێر بوو دانیشێ فێر بوو لەگە منداڵان تێکەڵ بێ ئەوە بۆ من ینی زۆر خۆش بوو. زۆر باشە شیرین خان توانای نووسین و خوێندنەوەی پەیدا کرد لە ماوەی ئەو 4 ساڵیدا یاخوە فێری تەسەڕوفات و هەڵس و کەوتی تەندروست بوو لەو منداڵە تەندروستانەی کە لەگەڵی لە هاوپۆلی بوون لە مەکتەبەکە؟ بەڵێ زۆر فێر بوو دەستی قەڵەمی زۆر ئەوە نییە لاوازە ماسوولکەکانی ینی وەکو شاشە بێنە ئینگلیزی کوردی دەتوانێت بخوێنێتەوەی دەتوانێت و بژنووسێ و بشخوێنێتەوە ئێوە توانایەکی زۆر باشە لەمانە بشی خاتە سەر پەڕە بەڵێ زۆر زیاتر تیمادی لەسەر شاشە کردو لەسەر نووسین و خوێندنەوە زۆر بزیرە زۆر باش لە خوای بەسەر خود بەڕێو بردننی ئەو دەمەی بۆ منە تەوالێتکردن نان خواردن بۆ خودی خۆی خۆشۆردن یا خۆگۆڕین ئەو شتانەی هەبوو تا تەمەنی 7 ساڵی کە بردان بۆ مەکتەب یا خوردەوردە بە هەوڵ و جووری تۆ ئەو شتانە پەیدا بوو؟ وڵای ئەوە چی بڵاوم کردەوە کە ئەمن چۆن فێرم کردووە ئەوە کە پێش ئەوەی قەرارماندا بیبینە قوتابخانەی تەبانە من پێشتر هەر خەریک بووم هەموو کات خەریک بووم دووری خەمەوە لە حەفازەی بەڵێ تقریبا تەمەنی 6 ساڵ و نیو بوو هەر فێر نەدەبوو زۆر ناخۆش بوو ڕۆژێک بابی هاتەوە وەکتی دەزانم زۆر هەوڵداوە زۆر ماندوو بووی بەس ئەو جاریان دەبێت زۆر بەجددی هەوڵدێ تاوای کاتەکان لەگەڵ خەریک بێ زۆر طبعاً دەچوو دوو لە ڕووی ئێوە دەچوومە توالێتەکەی و دەم بردوو ساردێکی هەبوو لە ساردەکەیدا دەنیشتم و 1 هەفتە 8 ڕۆژ ئەمن ینی بە ئەوە فێرم کرد ینی گوتم دەبێ هەر فێر بێ الحەمدولیلا فێر بوو و زۆر پاک و خاوێنیش ئێستا لەخوا بەزیاد بێ زۆر باشە. شیرین خان توانای ئەم پیانۆژەنینە و تێکەڵبوون لەگەڵ موزیک و بەتایبەتی زۆر جارلانەیە ئەم بۆ منی هیلاکێتی کە هەیەی لە ڕووی جەستەی و دەرونیەوە بەمە خۆی خاڵی بکاتەوە چ کاتێک هەستان کرد کە ئەم بەهرەیە هەیە؟ زۆر بە بچووکی زۆر بە بچووکی ینی ڕۆژێک وەکو نمونە با بۆ باسکەم لەگەڵ بابی ئەویش لەسەر کۆشم بوو لەگەڵ گۆرانیەکەی ئەوە تازە فێر دەبوو دەنگی دەربێ و ئەوانە دەبینم لە ئەوە ئاواز دەڵێتەوە ئاوازەکەی دەڵێت توانێت دەربڕنی وشەکانی نەبوو و چەند شتێکی کەمان لێ دیت ئەوە کە ینی هەستمان کرد ئەوە
ئەو بەهرەیە تێدا ئەو حەزەی هەیە مادام وایە ئەمە ئەو ڕێی بگرین لەوەیدا سەرکەوێت زۆر باشە اینجاکانە هەرو کاتی مۆسیق و بڵێ ئالەت و شتەکانتاندا بەردەستیا بە کەمانجە دانیش گۆرانێکی داروشی لێ دەدا و زۆر بچووکیش بوو لێ کەمانجەشی لێ دەدا بەس دوای زیاتر حەزی چۆ پیانۆ و لەگەڵ ئەوە بەردەوام بوو زۆر باشە تۆ وەکو دایکێک کە پڕ ئەزمموی لە شێواز مامەڵەکردنی تەندروست لەگەڵ ئەو منداڵانە چ قسەیەک یاخود چ ئامۆژگارێکت هەیە بۆ ئەو دایک و بۆ ئەو خێزانانی کە سەرەتای دەرکەوتنی منداڵەکانە بۆ ئۆتیزم بۆ واتایی تۆ چیت نەکردووە بۆ کاکە ڕەسەن کە دڵی بریا ئێستا بۆم بکرد بەیانی وەکو ئێستا پڕزانیاری بامەوە ئەو کاتی بمتوانی با بۆی بکەم ینی ئێستاش زۆر شت زیاترە و پێشکەوت بەس ئەمن ینی باوەڕ دەکەی ئەمن ئەو هەموو خێزانەکەمان هەموو تقریبان خۆمان لەبیر چۆ هەموو کاتمان بۆیدانە ئەمن یەک ئامۆژگاریم هەیە لە زۆر هەموو دەرکەوتنەکانیشم دەیڵێم ئەگەر ئەی کەش بێ هەر دەیڵێم هەمان شت دەڵێم ئەمن دەڵم منداڵی ئۆتیزمە یان شتێکیکەیە نوقسانیەکی هەیە ئەگەر خێزان بە جوانی تەماشای کرد بە جوانی قوبوڵی کرد باوەڕتان هەبێ کۆمەڵگاش بە جوانی قوبوڵی دەکات ینی پێناسەی دایک و باوکو خێزانەکەی بۆ منداڵەکەی چۆن بوو هەمان کەسانی دەرۆژ هەمان پێناسەی بۆ منداڵەکە دایم ئەو قسەم کردووە و لە هەموو جەیەکیش دەیکەم لە هەموو دەرکەوتنێکیشم تکال لەو بابوداک و ئەو خێزانانە دەکەم بە جوانی منداڵەکان وەرگرن و قوبوڵیکەن بە هەموو شتەوە بوونیشینەکان شەرم لە بوونی نەخۆشە سەقەتە ئیفلیجە نازانم ئۆتیزمە هەرچی هەیە کە تو بە جوانی و لە کنت گەورە بوو کۆمەڵگا هەموو لە کنی گەورە دەبێت بە چاوی جوان تەماشای بە چاوی جوان تەماشایەکە بێگومان ئێمە زۆر کات ئەو مانگتۆ بەتایبەتی کاتی دانیشتون لەگەڵ خێزانانی منداڵانی ئۆتیزم کاتێ بوون منۆ گفتوگۆ لەیانماندا ڕووی داوە بەرداوامەوە دەڵێن تکایە با هۆشیاری بەرامبەر بە ئۆتیزم لە چوارچەوەی خێزانەکان بڕواتە دەرێ بۆ واتایی ناکرێت بەس ئەو خێزانە هۆشیاری هەبێت کە منداڵێکی ئۆتیزم لە ماڵیدا هەیە نەخێر باتەواوی کۆمەلگا هۆشیار بێ بەرامبەر بە منداڵانی ئۆتیزم بەتایبەت لەو ڕۆی کاتێک کە منداڵک لە شوێنێکی گشتی بێزار دەبێ یاخود بۆ نمونە ناڕەحەتێکی هەیە ناڕەحەتێکی بە شێوازێکی ڕەفتاری دەردەبڕێت کە بە ئێمە بە شێواز بە چاولێکردنێک چالی نەکەین کە هەم دڵی دایک و باوکەکە بێ شوێنی تەوا بکەن کارگەری و هەبێت کە منداڵەکەی وردە وردە دوو خەنۆنی هێنەوە ناو کۆمەلگا هەمی ژوا بێت کە بۆ منە ئێمە دەست پێش خەری بکەین لەبەرەو پێشچوونی ئەوەی کە ئەو پێناسەیە بگۆڕین ئۆتیزم تەنها ئەوە نیە کە هاوار بکە و بگریا لە خودی خۆی و دەو کەسانی دەوروبەری ئەزێتدا ئۆتیزم پێناسەیەشکەی هەیە وێ دڵی بۆ نمونە کۆتایی ژیان نییە بۆ خێزانەکە منداڵێکی ئۆتیزمی هەیە بەڵکو دەستپێکی ژیانێکی نوێیە ئەوەیە کە تەواوی پلان و بەرنمەکانی ناو خێزانکە لەوانەیە بگۆڕێ لەوانەیە تۆزە زەحمەتی و هیلاکی ماندوو بوون بەڵام کاتێک کە زانێ منداڵەکە وردە وردە گەیشتە ئەو توانایی کە خودی خۆی دەتوانێت بەڕێوەبەرێ ئەمەیان تەواوی سەرۆت و سامانەکەی بۆ دایکەکە بۆ خێزانەکەش ئەلحەمدولای ئەوە یەکێک لەو نمونانە ئێمە هەمیشە وەک پێشەنگ تەماشامان کردوون تۆ ئەگەر بۆ نمونە باسی کاکە ڕەسەن بکەی دەزانین زۆربەی دایکان ئەو شتیان هەیە هەرگەر منداڵەکان بوون منە بە خاوەن پێداویست تایبەت یاخود بە ئۆتیزم دەرکێ ڕێک لە داهاتوو منداڵەکە دەترسن ینی زۆربەی خێزان وا بیرەکەنەوە کە بڵێن ئێمە گەر نەماین چێت چاودێری منداڵەکانمان بکات بەجددی لە وڵاتەش شیرین خان شتێک هەیە بۆ منە حکوومەت پلانی ئەوەی نییە کە ئەگەر هیچ سنتەرێک نییە بۆ منە لە شارێکی ئاگۆرە لانەیەک سنتەرێکی حکومی هەبێ بۆ خێزانانە کە بارودۆخ و زروفی داریان خراپە منداڵەکانیان ئەگەر وەربگیرێن بەڵام هیچ شوێنێکی ئەکادمی نییە بۆ ئەو تەمەنە گەورانەی کە لە سەر 12 ساڵن شوێنێکی پیشەیی بێ سوود لە توانە بەهرەکانیان وەربگیرێ یان یەکێک لەو زۆر گرنگە یەکێک لەو سەرمانەی سا کاکە ڕەسەن ینی هەم دەتوانی وەکو مامۆستایەکی ئەو بوارە بۆ منداڵانی تری ئۆتیزم پیشانی بدەیت هەمیش لانێت چوونە دەرەوەی بەردەوامی ئەو دیسان بەرەو پێشچوونێکی تر بێ بۆ کاکە ڕەسەن تۆ لە کۆتاییدا چ ئامۆژگارێک چ قسەیەکت هەیە بۆ ئێمە وەڵی لە کۆتاییدا من هەر دەڵێم ینی زۆر بە گەورەی تەماشایان کەن
و جودایان مەکەنەوە ماڵک کە دوو منداڵیان سێ منداڵی هەیە و دوی ساغە و ئەوە یەکیان ئۆتیزمە هیچ وای پیشان مەدە کە ئەوە جودایە لەگەڵون یعنی ئەو هەستەی مەدەیە بە تەبیعەتی خۆت بۆ خۆشەویستی داوتەوان بە هەموو داک و بابەکی دەڵم بیدەیە ئەکیت شتێکی لێ دەردەچێت هەموو منداڵێکی ئۆتیزم حەزێکی هەیە خزمەتی کە بە لەو حەزەیدا سەرکەوێت لەو حەزەیدا سەرکەوێت یەکێک لە جوانەکانی خێزانیەوە شیرینخان پێ بخۆش ئاماژە بکەم بۆ نمونە کە تۆ دایکێکی دڵسۆزەوە هەموو دایکێک بۆ منداڵەکەی دڵسۆزە یانێ ئەوە شتێکە حاشا نەگرە باوک بە هەمان شێوە بەڵام خوشک و براکانیشی زۆر هاوکار و یارمەتی دەرن پێویست دەکە وابێ وایە تاوای ئەندامانی خێزانەکە هەوڵ بدەن لەگەڵ منداڵ ئۆتیزمەکە ناکرێت بەتەنیا بە دایکەکە ناکرێت دایکەکە ئەساسە هەموو کاتەکەی زیاتر لەگەڵیەتی بەس ئەمن لەو ڕۆژانە شتێکم بڵاو کردەوە یعنی زۆر زۆر ئەگەر منداڵی خۆشم بن ئەگەر پیاوی خۆشم بێت یعنی ئەوەندە مەمنونیانم کە ڕەسەنیان ئەوەندە خۆش دەوێت یعنی ئێستا کچەکەم ڕەوە خۆی منداڵی هەیە بەخوای زۆر جار کچەکەی خۆی ئیهمال دەکات لە بەڕ ڕەسەن دێتەوە هەتا ئەوی ماچنەکە ناچێتەوە ژوور پاڵ پشتی ئەندامانی تای ئەندامەکە خێزان زۆر زۆر گرینگە زۆر گرینگە لێ شتی لێ دەردەچێت شتی لێ دەردەچێت بارەکان دەدۆزرێتەوە دەتوانێت منداڵێک بێ لە ڕووی دەرونیەوە هادێ بێ نەک منداڵێک بێ بۆ نمونە زۆر لە ڕووی ڕەفتاریەوە ینی بڵێ کەسێکی هەڵس و کەوت گرم بێ بۆ کەسانی دەوروبەری بەخوا من هەر ئەو قسەی دەکەمەوە دایم یعنی خێزان زۆر زۆر گرینگە خێزان زۆر گرینگە خێزان ئەگەر پشتی ئەو منداڵێ گرت کۆمەڵگە هەموو احترامی دەگرێت هەموو احترامی دەگرێت خێزان ئەساسە کاتە ژینگەیەکی خێزانی تەندروست تەواوی دەتوانێت سەنتەر و دکتۆرەکانی دنیا بهێنێ بۆ ئەو منداڵ لە بەرەو پێشچووندا ئاسکەخان منداڵی ساغیش ئەمن کە تۆ منداڵ دێنێ سەر دنیا یعنی ڕەنگە فەشەل ببینێ سەرکەوتن ببینێ یعنی هەموو شتێکی تێدا ببینی کە تو لە فەشەلیەکەیش کانتەوە یعنی بەڵام لە سەرکەوتنەکانی پاڵ پشتیت کە ئەوە دەرون دروست نابێ بێگومان دروست نابێت ڕاستە هیچ شتێک ما بۆ ئێمە شیرینخان یاخوا بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووین ئەو ماڵ هەر ئاوەدان بێت تەمەنی کاکەڕەسان زۆر زۆر خۆشحاڵ تەمەن درێژ و تەندروست باش بێ ئینشاڵڵا دنیای خۆشحاڵ بینەرایزەکانم ئەوش پیشاندانی ئەزمموی خێزانێکی سەرکەوت و تەنها دایکەکە ناڵێن بە هەوڵ و ماندووبوونی دایکەکە خوشک و براکانی کاکەڕەسەنیش کاریگەریەکی زۆر باشیان هەبووە لە سەربەرەو پێشچوونی کاکەڕەسەن ئاواتە خوازین وەکو پێشتریش باسمان کرد پێناسەکردنی ئۆتیزم لەوە بگۆڕێکە هیچ بە هیچ شێوەیەک کەم و کورتی نییە بە هیچ شێوەیەک ناتەواوی نییە بەڵکو فۆنتێکی جیاوازە ئەم جیاوازی وا دەکات کە بە شێوازێک قوبوڵیان بکەین ئاڕاستی ئەو بەهرانەیان بکەین کە لە ناویاندا هەیە سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ ماڵی شیرینخان کە دنیای خۆشحاڵ بوون بە گواستنەوەی ئەزمموی بۆ دایکانی تر تا بەرنمەیەکی تر خواتان لەگەڵ